چەند ساڵە بە خێوی دەکەیت؟ لە مناڵەیە خۆم بە خێوەکەم 3 ساڵە. باسی ژیانی ڕۆژانەم بۆ کە بەخێوکردنی ئاسانە چۆنە؟ نا طبعا بەخێوکردنی سەرەتا ئاسان نەبوو تا تقریبا تەمەنی ساڵێکیش پێویستی بە چاودێری بوو پێویستی بەوە بوو وەکو مامۆستایەک لە ماڵەوە لەگەڵ یا فێری کەیت چی غەڵەتە چی ڕاستە بەڵام ئێستا تقریبا کە لەم 3 ساڵەیە فێری هیچ شتێکی ناکەم خۆی کۆنتترۆلی هەموو شتێکە ینی فێری بووە و بەبێوی هیچ شتێکی پێ بڵێم خۆی ڕۆژانە نان و ئاوی خۆی ئەخوات شوێنی خەوی خۆی ئەزانێ یعنی هەموو شتێک ئیتر وەکو ئاژەڵە ینی چۆن فێری شتەکان ئەبێت و ئاسانە شتەکان بەلایەوە. ئەم ڕەنگە پرتەقاڵی خۆت کروتە هەروخی وایە؟ پرتەقاڵی وڵای لە کاپتن دۆک بۆیان کرد ڕەنگی میوەیە تر حەزم کرد ئەم ڕەنگە پرتەقاڵی بۆڵ بشێرم. لەگەڵ ڕەنگی جلەکانیش تا گونجاوە. وتمان با یەکسان بینەوە. ئەمە ئەگەر نەخۆش بکەوێت سوتفا ئیشەڵان قەت نەخۆش ناکەوێت ئەرکیان قورسەکە نەخۆش دەکەون؟ کاتی نەخۆشەکەوێت طبعا ها تۆزێ چۆن بڵێ خەمی ئەخۆیت وەکو ڕۆژانی ئاسایی نییە چالاک بێت ئیتر ئێمە ڤیتەنەریمان هەیە لە کاپتن دۆک پزیشکی باشی لێ ئەیبم بۆ ئەوێ هەر چارەسەری تەواوی بۆکەن و ئەو پەڕی نەخۆشیەکەی تا ئێستا شکر نەخۆشی قورسی نەگرتووە ینی نەخۆشی ئاسانەکانیش چارەسەر کراون لای پزیشک.